دۆخی بەندکراوان لە عێراق و تەنانەت لە هەرێمی کوردستانیش لە دۆخێکی ناجێگیردان بەهۆی زۆری ژمارەی گیراوان و کەمی خزمەتگوزاریەکان و بچووکی لە چاکسازیەکان تۆڕی دادپەروەری بۆ بەندیەکان لە راپۆرتی ساڵانەی خۆیدا ئاماژە بە خراپی دۆخی گیراوان دەکات لە هەرێمی کوردستان و عێراق. ئەو شوێنانەی کە بۆ چاکسازی یاخود بۆ بەندیخانە بەکاردێ لە بنەڕەتدا وەکو بابڕێن ژێرخانێکی ئەوە دروست نەکراوە کە بە کەڵکی سجن یا بە خود بە تەسمیم و ستاندەردی سجن دروست کرابێ بەڵکو باڵەخانەیەکی ئێعتیادی بووە هەندێکیان ئەوەی سەربازگە بووە ئیتر ئێستیغلال دەکرێت بۆ دانانی یاخود بۆ بەکارهێنانی وەکو چاکسازی. پۆلینکردن یەکێکە لەو پرۆگرامانەی کە ئێستا وڵاتانی جیهان زۆریبەی هەرە زۆری احتیمام و بایەخێکی لە ڕادەبەدەری پێدەدا چونکە ئەسڵ لە فەرزکردنی سزا ئەوەیە کە دووبارە دروستکردنەوە و شیاندنەوەی ئەو کەسەیە بۆ ئەوی بگەڕێتەوە ناو کۆمەلگا وەکو عنسوڕێکی بەسوود بەڵام بەداخەوە لەبەر نەبوونی جێگەی باش و لەبەر قەڵەباڕغی سزنەکان سەتانەوەتی ئەو موئەسەسانە ناتوانن پۆلێنی زانستی بکەن. دابینکردنی پێداویستی خەوتن لە پێخەف و لەو شتانە دیسان لەبەر مەوزوعی قەڵەباڕغیکە و لەبەر یعنی بابڕێن ناستاندەردی ئەو بینایانە وەکو موئەسەسەیەکی ئیسلاحی وای کردووە کە ئیداراتی سزن نەتوانێت پێداویستیەکانی پێخەف و خەوتن و ئەوانە دابین کە بە ڕێژەی 153 واتە نیوەی ئەو موئەسەسانەی کە ئێمە سەردانیمان کردوون ناتوانن جێگە و پێخەف و مەساحەی سزنی دابین بکەن. لە 160 ئەو شوێنانەی کە چوین خوێندنی تێدایە بەڵام سەرەتاییە لە عێراق هەتا 6 سەرەتایی هەیە لە هەرێمی کوردستان خوێندنی بنەڕەتی هەیە پێم وایە دەکا هەتا 3 متەوەستە لە لای خۆمان. مادەی هۆشبەر کە یەکێکە لە کێشە هەرە سەرەکیەکان 127 ئەو شوێنانەی کە سەردانیمان کردوون مادەی هۆشبەری لە ناو گیراوە ئەوجە چەندیت کەژنە گیراوە مەسەلەیەشتەیە. چاودێرێکی سیاسیش پێی وایە حکوومەتی هەرێم دەتوانێت ڕێژەی بەندیەکان کەم بکاتەوە بەوەی کەسانێک لە شوێنە جیاجیەکان و وڵاتانی دەرەوە هاتوون بۆ هەرێم و حکم دراون دەتواندرێت بگەڕێنرێنەوە بۆ وڵاتەکانی خۆیان و لەوێ حکومەکەیان تەواو بکەن. بە زووی یاسای سزای جێگرەوە هەیە لە پەرلەمانی کوردستانە ماوەیەکی درێژە ئەم یاسای قرار بکرێ بۆ ئەوەی ئەوانەی کە تۆمەتبارەکرێن بە هەندێ ینی مەترسیان نییە لەسەر کۆمەلگا بۆ من بە حاوادسی مروری یا چێشەی کۆمەڵایەتی حاڵەتێک ڕوو دەدا یا کەسێک فیشەکێکی لە دەست دەرچوە هیچ مەقسوود نییە ئەمانە حەقا بە یاسای سزای جێگرەوە بێنە دەرێت لە بەندیخانەکان بۆی ئەو ژمارە زۆرەی بەندکراوەکان کە لەگەڵ باڵەخانەکان ناگونچێت کەم ببێتەوە. هەنگاوی دووەم ئەوەیە کە ژمارەیەکی زۆر لە بەندکراوان کە لە هەرێمی کوردستان هەن حقت ئەوانە خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانن و دەکرێت بەپێی ئیتفاقیەتێک لەگەڵ عێراق یا لەگەڵ ئەو وڵاتانەی هەن ڕادەست بکرێنەوە سزاکەی خۆیان لەوێ جێبەجێ بکرێت. لە هەرێمی کوردستاندا گەر کەسێک دەستگیر بکرێت بە جۆرێک مامەڵەی لەگەڵدا دەکرێت وەک ئەوەی جارێکی تر نێتەوە بۆ نێو کۆمەلگا واتە ڕێگە خۆش ناکرێت تاکو باری دەرونی و هەڵس و کەوتی ئەو کەسە باش بکرێت تاکو لە کاتی هاتنە دەرەوەی بە کەسایەتیەکی باشتر لە ڕابردوو بێتە دەرەوە بەهۆی هەڵەی مامەڵەکردن لەگەڵیان بە جۆرێک ئەو بەندکراوانە دێنە دەرەوە بۆ نێو کۆمەلگا ڕق و قین و ئاژاوە و شەڕانگێزیان لە دڵدا دەمێنێتەوە و حکوومەت هیچ کارێکی چاکسازی ناکات بۆ گەڕانەوەیان بۆ نێو کۆمەلگا. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.